بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستمان، نوری چاومان، تاجی سەرمان. تەمەنی 53 ساڵە. 13 ساڵ بەسەر پێغەمبەرایەتیە لە مەککە تێپەڕیوە. بڕیاریاوە کۆچ بکاتە مەدینە. ڕۆژی دووشەممە لە مەککەی پیرۆز چۆتە دەرەوە. دوای 15 ڕۆژ لە ڕۆژی دووشەممە ئەگاتە مەدینەی پیرۆز. با بزانین ئەم پێغەمبەرە نازدارە عەلەیهی السەلات وەسەلام چەند کەسانێک عەوداڵی و تامەزرۆی دیداری نورینی ئەم پێغەمبەرن، چاوەڕێیەکەن ئەم خۆشەویستەیان کە تا ئێستا نەیان بینیوە، خۆیان و ماڵیان و سەروەت و سامانیان ئەکەن قوربانی، بزانن کێیە لە نزیکەوە بە خزمەتی بگەن و چاو و دڵیان پێی شاد بێت. بۆیە ڕۆژانە ئەچنە سنووری مەدینە، چاوەڕێیەکەن بەڵکو چاویان بە دیداری شاد بێ، بەڵام مانوو ئەبن و ئەگەڕێنەوە ماڵی خۆیان. ڕۆژێکیان کە زۆر گەرمە هەر چاوەڕێیان کرد پێغەمبەر نەگەیشت عەلەیهی السەلات وەسەلام، بۆیە گەڕانەوە ماڵەوە. بەڵام دوای ئەوەی کە گەڕانەوە لەو گەرمایەدا بابایەکی جوولەکە لە دوورەوە دوو کەسی بینی، زانی ئەوە پێغەمبەرە عەلەیهی السەلات وەسەلام لەگەڵ هاوڕێکەیە. بۆیە بە دەنگی بەرز هاواری کرد: ئەی موسڵمانان، ئەی موسڵمانان، گەورەکەتان، هاوڕێکەتان، هاوڵەکاتان گەشتە بەرەوە، گەشتە بەرەوە. ئیتر موسڵمانان چوون بەرەو پێشوازی ڕۆشتن. پێغەمبەری نازدار عەلەیهی السەلات وەسەلام گەشتە قوبا لە سنووری مەدینەی پیرۆزایە. لەوێ بڕیاریە پشوو بە، بەڵام خەڵکیەوێ بوو بە کێشیان، ئەم ئەی فەرموو ئەبێ بێتە ماڵی من، ئەو ئەی فەرموو ئەبێ بێتە ماڵی من. بەڵام پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەلات وەسەلام بڕیاریە بچێتە ماڵی خاڵوانی باپیری کە پیانەوترێ بەنو نەجار. لەوێ 14 ڕۆژ مایەوە. ئیتر تاک و پۆل موسڵمانە نەچوون، زیارەتیانە کرد و چاو دڵیان شادە کرد، ڕووناکە کرد بە دیداری پیرۆزی ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی السەلات وەسەلام. دوای ئەوە هەرگەشتە بەرەوە مزگەوتێکی بۆ دروستکردن. ئەو مزگەوتە یەکەم مزگەوتە لە مێژووی ئیسلاما دروست بوو بێت و لەسەر ڕای زۆرینەی مفەسیران و ڕاوەکارانی قورئان ئەو ئایەتی کە فەرمێن لمسجد أسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه رجال يحبون أن يتطهروا. أو مزگەوتی قوبایە، هەلێکەم ڕۆژە لەسەر بناغەی تەقوا بنیاتنراوە، مردانێکی تێدایە حەزەکەن خۆیان پاککەنەوە، مردی تێدا گەورە کراوە. بۆیە کاتێ پێغەمبەر دوای 14 ڕۆژ لەوێ ئەمێنێتەوە تەشریفە باتە مەدینە، بەڵام شەممان هەمیشە ئەگەڕایەوە مزگەوتی قوبا لەوێ نوێژە کرد. بۆی ئیبن عومەر ئەمەی بە سونەتێکی گەورە ئەزانی لە تەمەنیا ڕۆژانی شەمان ئەڕۆشتە ئەو مزگەوتە لەوێ ئەمایەوە نوێژە کرد لە بەرەوەی پێغەمبەری نازدار عەلەیهی السەلات وەسەلام ئەو کارەی ئەنجام دا. با بزانین هەوڵان چۆن پێشوازیان لە پێغەمبەر کرد کاتێ گەشتە مەدینە. دوای 14 ڕۆژ لە قوبا مایەوە و تەشریفی بردە مەدینە. کە تەشریفی بردە مەدینە، یاوەران ئەنسار هاتبوونە قوبا لەگەڵ پێغەمبەرانە، لەگەڵ پێغەمبەری نازدارە عەلەیهی السەلات وەسەلام هاتنە مەدینە. ئەبینن پیاوان و ژنان تێکڕا چوونەتە سەربانی ماڵەکان، گەنج و مناڵ و خزمەتکاران لە کوچە و کۆڵانەکانە بووەتە جەژن، بووەتە شادی، هەمووی دڵی خۆشە، بە دەنگی بەرز هاوارەکان: یا محەممەد یا ڕەسوول الله جاء نەبی الله، یا محەممەد یا ڕەسوول الله جاء نەبی الله. ڕۆژێک لەو ڕۆژە خۆشتریان نەبینیوە و نانبیستووە. خۆشەویستان، ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێ ئەو ڕۆژەی خۆشەویستمان عەلەیهی السەلات وەسەلام تەشریفی هێنایە مەدینە، دنیا ڕووناک بوو. ئەو ڕۆژەش کە وفاتی کرد و کۆچی کرد، دنیا تاریک بوو. خۆشەویستترین ڕۆژ
ئەو ڕۆژە بوو کە پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وەسەلام تەشریفی بردە مەدینە. جانەکەم جارێکیان پێغەمبەری نازدار عەلەیهی السەڵات وەسەلام بە کوچە و کۆڵانەکانی مەدینە گوزەرەکە ئەبینێ کۆمەڵە خانمێکی کەنیزە کۆبوونەتەوە، دەفیان بەدەسەوەیە، دەف لێ ئەدەن و اینجا سرود بە شان و شکۆ و باڵی پێغەمبەرە هەڵەدەن، ئەڵێن چی؟ نحن جوار من بني النجار يا حبذا محمد من جاري، نحن جوار من بني النجار يا حبذا محمد من جاري. الله چ خۆشەویستیەکە ئەو خانمانە بە دەم دەف لێدانەوە ئەڵێن چی؟ ئەڵێن ئێمە چەند کەنیزەیەکین لە بەنی النەجار، ئای چاکترین دراوسێ کە بۆ ئێمە هەبوو بێت ئەو محەممەدەیە. ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتیان بینێ زۆر زۆر دڵی خۆشە بێ، ئەفەرمێ والله إن قلبي ليحبكن، ئەڵێ سوێن بە ذاتی ئەڵڵا دڵی من ئێوەی زۆر زۆر خۆشە بێ، دڵی من ئێوەی زۆر زۆر خۆشە بێ. ئەم خۆشەویستە چیە بەڕاستی؟ ئەمە چ نهێنیەکە؟ ئەو کەسانی هێشتا پێغەمبەریان نەبینی بێ ئەوەندە تامەزرۆی دیداری بن، اینجا کاتێ بینیان هێشتا تینوێتیان ناشکێ، ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستیان زاڵە بێت، خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ڕۆچێ بەناو دڵیانە و اینجا ڕەگ و ڕووشەی بە جوانترین شێوە بە تۆکمەترین شێوە دائەکوتێ. ئەم بەرهەمە هەمووی بەرەکەتی پەروەردگارە. ئەمە ئەو نهێنیە کە خوای گەورە ئەگەر کەسێکی خۆش بووێ جاری بۆدا، ئەی فریشتەکانم من ئەو کەسم خۆشەوێ خۆشتان بووێ، ئەو کاتە فەیوضع له القبول في الأرض. ئەمە مانا و ڕاوەی ئەو ئاەتەیە کە پەروەردگارە فەرمێکی وەڕەفەعنا لەکە ذیکرەک. الله ئێمە ناوی تۆمان بەرز پاراستووە، بەرز کردوێتەوە، ناوی تۆمان بەرز کردوێتەوە، بە بەرزی پاراستومانە. پێم بڵێن ئەوە چ ناوێک هەیە لە جیهانە بە ئەندازەی ناوی محەممەد بڕبڵاو بێ؟ ئەوە پێم بڵێن ئەوە چ کەسێکێ کاتێک ناوی بێنی بە هەزارەها و ملیۆنە خەڵک فرمێسکی شادی ئەڕێژن و فرمێسکی شەوق ئەڕێژن بۆ ئەوەی ڕۆژێک بە خزمەتی بگەن. ئەوە چ کەسێکە وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەو هەموو شاعرە، ئەو هەموو زانا، ئەو هەموو دانا خۆیان بکەن بە قوربانی بە هەموو زمانەکان شعر و پەخشان بە شان و شکۆ و باڵا و سانا و ستایشی بکەن. خۆشەویستان ئەمە گەورەی ئەم پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام. مناڵ ئەوەندە خۆشەویستیان بۆ پێغەمبەر هەبووە، چونکە ئەو پێغەمبەرە ئەیزانی چۆن مامەڵ لەگەڵ مناڵی شەبکە، هەر کاتێ مناڵی بینی بێ هاتۆتە خوار و لەسەر وڵاخی شابوو بێ دەستی بەسەرا هێناوە و فەرموویەتی من تۆم خۆشەوێ. ئای چه خۆشەویستێکە لەو پەڕی مەشغەڵەتە، لەو پەڕی سەرقاڵیە مناڵیشی فرامۆژ نەکردووە، خانمانی فرامۆژ نەکردووە، پیری فرامۆژ نەکردووە، نەخۆشی فرامۆژ نەکردووە، تێکڕای مرۆڤایەتی لە دڵیا جێبووەتەوە، ویستوێتی خی گەورە هیدایەتیان بە، بەڵام هیدایەت بەدەست ئەو نییە. بۆیە خی گەورەشە فەرمێکی فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. أفرمي فبما رحمة من الله أو ما يبو چیە بۆ تعجبە، بۆ تعجبە یانی چی؟ چه ڕەحمەتێکی گەورەیە ئەو ڕەحمەتێک کە خوای گەورە کردوێتە هۆکار بۆ ئەوەی کە تۆ نەرمونیان بی لەگەڵیانە. خۆ ئەگەر وانە بوویتایە لەنفەضوا من حولکە، دوورە کەوتنەوە لێت، نزیک نەبوونەوە لێت، ئەوانەیش کە نزیکن زۆر زۆر نزیکن دوورە کەوتنەوە وازیان لە تۆ هێنا، بەڵام تۆ بە ڕەحمەتێکی گەورەی ئێمە زۆر نەرمونیانی زۆر خۆشەویستی ئەوینت چەسپاوە لە دڵی ئەو خەڵکە. یا ڕەبی بۆ خاتری ناوە جوانەکانە، بۆ خاتری ئیسمی عەزەمە، خۆشەویستی خۆت، خۆشەویستی خۆشەویستانە، خۆشەویستی یارانە زیاتر بچەسپێنی لە دڵمانە. ئامین. هەزار سەڵەوات لە دیداری ڕەسوول الله. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه